بەتاکید ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ کوردستانی پیاتی پەڕە بێەوە ئەوەی کە لە ناوەرۆکی ئەو ڕێکەوتنامەی ئەواندا هەیە زۆربەی هەرە زۆری هەموو ئەو خاڵانەیە کە ڕای گشتی کوردستانی پێچێت لەسەر بێ هەموو بیر و بۆچوونە سیاسی جیاوازەکان لە ڕەتکردنەوەی دوو ئیدارەیی لە هێورکردنەوەی بارودۆخەکە لە چاکردنی مەلەفی اقتصاد لە چاکردنی وەزعی سیاسی لە بە سیستەمکردنی ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان لە بە پەرلەمانیکردنی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە هەموو ئەوانە پێشتر قسەی لەسەر کرا و لە ناو ئەم ڕێکەوتنامە یەکێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە فۆرمەلە کراوە دیارە ئێمە هەموو لایەک لەسەر ئەوە متتەفیق بووین و هەر لە سەرەتایشەوە دەستخۆشیمان کردووە لە ڕێکەوتنەکە و ئومێدمان خواستۆ کە ئەم ڕێکەوتنە هەنگاوی چاکسازی و چارەسەری کێشەکە سیاسەکانی هەرێمی کوردستان کاراتر بکە و بەرەو پێشتری بەرێ